ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە ڕادیۆ دەنگێگەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. سۆزدار ئاویستان دامێنجومەنی سەرۆکایەتی گشتی کەجەکە لە بەرنامەیەکی تایبەت لا کەناڵی ستێک تیڤی سەبارەت بە بانگەوازی ڕێبەرۆجەلان بۆ ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک و هەنگاوەکانی کۆمسیۆن کە پێویستە بگیرێتە بەر و هەروەها خەبات و بەرخۆدانی کۆمەڵگەی زەدی دووە. سۆزدار ئاویستا لە قسەکانیدا بەردەوام ئەمەژی بە ئازادی ڕێبەرۆجەلان دەکات و دەڵێت سی هەواڵی دیازدە مەها ترمەهێدە چالکیکه یا چک شوتاندن پیکانین براستی جیوان پنگاوی کود پیشنگتیا ریبر آپو ده و به هولدان ریبر آپو و لصرف اساسی کو پرسپکتیف و دیسا پارادیگما کو ریبر آپو پیش خست اف پنگاوی کو ده هرم ده پیش یعنی تفگارا مجی پیش خستن ده هرم ده و حتی جیهان ده هیوی گلکی مزنکر میمار وی پیواجوی ریبر آپوه ای پیواجوید ماشین ریبر آپوه حتی نکینها دوابو که ریبر آپو آزادیاوی فیزیکی مسوگر بوا جبو کی بریار کنگری و پیک ورن دوی که ریبر آپو آزاد به براستی جی ریبر آپو هنک خطریا سر پیواجوید بینه امجید بینن به وی زمانی به وی تیگاها کو ام بیجم بناوی دولتی و ام بیجم تیبتیجی دستلاتاریان ها یا آکپی به وی هشمندیاوی پیواجود خطریه که مزنده برنگه کی برپرس تف ناگرن به صامیمی تف ناگرن به جدیت تف ناگرن مداخله که جراحی مداخله که راست یا کو چکر لسر وی پیواجوی بکرن دیسا آنجاق ریبر آپو جبر کو پروژه ریبر آپوه جبر کو فکریات یا ریبر آپوه جبر کو ریبر آپو وی پیواجوی دده مشاندن دبه دریه امرالی تنه و نبن دبه ریبر آپوش ایدی جور درکه کمیسیون براستی جی وکه کو ریبر آپو پیشنهار کر و وکی رول و میسیونی کو ریبر آپو جبونا وی کمیسیون دفکری و دا دیار کرن اگر کمیسیون به وی ارکی خراب و نها گلک آستنگی پیشیا پیواجوی خاتمون را کرن کمیسیون الگرن راننمه کمیسیون شاش دست کار کرد به وی رنگی دوابو که ریبر آپو وی فکر خواب کمیسیون را پار بکره او کسی کود کمیسیون دجی پرس ریبر آپو بکرنا و ریبر آپو جی پرس جوان بکره اف کمیسیون که وسا کو وی پرسگیری که چاره سر بکنینه يعني رول حتى هاكو خباتي كودكا جرى خدمتك وقت خوستن نكريه كوميسيون هين بويركي وبربرسيارتي وورا بعدم خاصيه بن في باري دبي في باري اشتهل جرا والسروي راوسته اگر وصا بكت كاره في بي واجوي بدا مشاندن دستوريه ده في گنگشي بردوام بكن و نه هلنگلی کرد و گلی باکور روجلات سوری نه تنی گلی کردشی و هفگرتنا راست یا خوشکو براتیا گلان جیان دکن جوه فراسته و جوه مدلا کو ام بیجن لباکور روجلات سوری پیش کتیه لسر گلی درزی لترکیه ده ختماندنه بده چیکرن یعنی ذهنیتا دولتا ترک را داری دولتا ترک دورده اجدرد که وحولی درد که بحوله پرسکره که باکور روجلات سوری و یا سوریه علاقه دارد که اوه خواه مثلا ایریش دکن و ای پشتگیری و ایریشایش دکن دی ساجه دولتا ترکه مثلا گلک در دور جید بیجن مثلا نه 10020 و وروه پیمانه که یا نه جوتمه دنابرا باشور کردستانه و ام بین حکومت بغداد هات و چیکرن و جواکی لگوری او دخوازن دیسا تیخن بن دستلات تاریخ خواه وزارتا کوچ و کوچبران یا او اشتا العراقی بریارک درخستیه کی کو کوچبر شنگاله ایدی القام پیمانه الور بمینن اف تیوی واتی کی به دموگرافیا شنگاله یا ایزید خانه دخوازن جهبال او خراب کن اف پر خطره مثلا لقام پا هیشتن تیوی چواتی حتی کوشبری سروانا فرست که جواکا ما یزید بروناک بونه خدا آواب که و دبی یکی تیا خوی نافخوی خورد بکه جبر کو شنگال خطریه که مزنده مثلا جبونا به دبی که پاراستنا خواه جبر هین زیده تر خورد بکه
ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی لێژنەی پەیوەندیەکانی دەرەوەی بەڕێوەبەرایەتی خۆسەر لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەبارەی هەڕەشەکانی دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپا لە ڕۆژاوی کوردستان ڕایگەیاند ئەو جۆرە هەڵویستانە بە بیرهێنانەوەی شەڕە و دەکرێت مەترسی شەڕێکی گەورە لەگەڵ خۆیاندا بهێنن. وتیشی لەو ئەگەرەدا دەکرێت دەرگای شەڕی ناوخۆ بەڕووی تەواوی سووریادا بکرێتەوە و ئەوەش سوودی بۆ هیچ لایەک نابێت. هەروە ئیلهام ئەحمەد باس لەوەش کرد کە هەڵویستی نەرێنی هێزە دەرەکیەکان ئاڵۆزیەکان زیاتر دەکەن. لا بەردەوامیش داوتی با پێچەوانی ئەوەی کە دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپا دەیڵێت هیچ هێزێک هێندەی هەسەدە و دەسەڵاتی خۆسەر بەرگری لە یەکپارچەی خاکی سووریا نەکردووە و ناکات. ئیلهام ئەحمەد لەبارەی گفتوگۆکاریان لەگەڵ دیمەشقیش ئاماژەی بەوە کرد کە تاوەکو ئێستا ئەنجامی بەرجەستە بەدەست نەهاتووە، بەڵام گفتوگۆکان هیوا بە چارەسەری سیاسی دەدەن. جەختیشی لەوە کردەوە کە بۆ سەرخستنی پرۆسی سیاسی لە سووریا پێویستیان بە گفتوگۆیە نەک شەڕ. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنیگەل هەپەگە لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی شەهیدێکی ڕێگای ئازادی بڵاو کردەوە کە بەهۆی هێرشەکانی دەوڵەتی تورکی داگیرکە لە هەرێمەیی گیارە شەهید بووە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە ڕۆڵەی هەڵبژێردراوی گەلی ئەردەخانمان ملیتانی ڕەنجدەر و فەرماندەی ئاپۆیی هاوڕێ میهراڵی یەڵماز لە 14 کانونی 2 2025 لە هێرشی دوژمن بۆ سەر هەرێمی گیارە شەهید بووە. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا هاتووە میهراڵی بە شوێن پێی خاڵی شەهید ئیدریس بە نازناوی میهراڵی یەڵماز کەوت و ناوی ئەوی لە خۆی ناو بەشداری ڕێزەکانی گەریلاکانی ئازادی کوردستان بوو. بە کەسایەتی ڕەنجدەر فیداکار و خۆنەویستەکەی نزیکەی 22 ساڵ بە بێوەستان لاچیەکانی کوردستان تێکۆشا. هەروەها ڕاشی دەگەێنن وەک میلیتانێک ئازایانە شەڕی کرد و لە فیلمی بەریتانیش ڕۆڵی گێڕا و فەرماندەی کرد. هەواڵمان میهراڵی باژیانێکی تێکۆشەرانی 22 ساڵ نیشانی هەمووانیدا کا شۆڕش کرد تا چەندە دەتوانێت پێش بکەوێت و چەندە دەتوانێت هەمەلایەنە بێت و لە هەمان کاتدا چەندە دەتوانێت دڵنەزم بێت. ڕاشی دەگەێنن بە کاڕیانی هەرگیز میهراڵی یەڵماز فەرماندەی فیدای ئاپۆییمان لەبیر ناکەین کە هەمیشە هێز و باوەڕی و مۆراڵ و پشتیوانی پێبەخشیوین، وەک چۆن فێری کردین و نیشانی داین کە شۆڕش گێڕبین و ئامانجەکانی پێک دەهێنین و شایستەی بەبیرهێنانەوەی دەبین. لەسەر ئەو بنەمایە هەپەگە پرسە و سەرخۆشی ئاراستی خانەوادەی میهراڵی دەکات و هەروەها گەلی وڵاتپارێزی ئەردەخان و تەواوی گەلی کوردستان دەکات. هەپەگە ناسنامی شەهیدی بەم شێوەیە خستووە تامەرکۆچ بە ناسناوی میهراڵی یەڵماز لە ئەردەخان لەدایک بوو لە 14 کانونی 2 2025 لە گارە شەهید بووە. محەممەد سنجار پەرلەمانتاری مردینی پارتی دیموکراسی دەپ و مەتین ئۆزدەمیر بەڕێوبەری پارتی دەب لە ئێلح کە لە 4 ئەیلولی ساڵی 1993 لە هێرشێکی چەکداریدا لە گەڕەکی ئەڵما تێرۆرکران لە شوێنی تێرۆرکردنەکەیان بەبیرهێنرانەوە. پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی لە ئێلح ڕێوڕەسمی یادکردنەوەکەیان ڕێخست و ژمارەیەکی زۆر لە نوێنەرانی پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەشداریان کرد. هەروەها لە یادکردنەوەکەدا وێنەکانی حەبیب کەلچیش ئەندامی دەب کە ئەویش لە 2 ئەیلولی ساڵی 93 باشەوەیەکی نادیار تێرۆرکرا دانران. بەڕێوەبەری دەم پارتی لە ئێلح فەرهاد باباتاش لە یادکردنەوەکەدا ئاماژەی بەوە کرد کە پارتە سیاسیەکانی کورد بە قوربانێکی زۆرەوە گەیشتونەتە ئەمڕۆ وتی ئەوەی نوێنەرایەتی پارتە سیاسیەکانی کورد لەسەر پێیان ڕاگرتووە ئەم خەبات و قوربانی دانەیە. حکمت هیجری ڕێبەری ڕۆحی دەروزەکانی سووریا لە پەیامێکدا داوای ئازادکردنی دەروزە ڕەفێندراوەکان دەکات. حکمت هیجری لە پەیامەکەیدا جەختی کردوێتەوە مافی چارەی خۆنووسین بە مافێکی پیرۆز دەزانن و سازشیشی لەسەر ناکەن. هەروەها ڕێبەری ڕۆحی دەروزەکانی سووریا زیاتر ڕوونی کردوێتەوە و نووسیوێتی ئەمڕۆ بە یەک دەنگ جەخت دەکەینەوە کە لە ئازادکردنی بێمەرجی ئەو کەسانی کە ڕەفێندراون و ئەم دۆسیەکی مرۆییە بەر لەوەی کە دۆسیەکی سیاسی بێت. هەروەها هیجری دەستشڵێت بە ئاشکرا دەڵێن پێویستە زەویە دەست بەسەر داگیراوەکانمان بگەڕێندرێتەوە بۆ خاوەنەکانیان و داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتیش دەکەین هاوکار بێت لە گەڕانەوەی گوند و ناوچە دەست بەسەر گیراوەکانمان بۆ خاوەنەکانیان و بنیاتنانەوەیان بە لا وەرزی زستان. هەروەها حکمت هیجری ئاماژەی بۆش کرد کە سوپاسی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل و برا کورد و عەلەویەکانمان دەکەین کە هاودەنگمان بوون لە دژی ئەم حکوومەتە تێرۆریستیە و مافی چارەی خۆنووسینمان بە مافەکەی پیرۆز دەزانین و سازشی لەسەر ناکەین.
ئەفیغای ئەدراعی وتەبێژی سەربازی ئیسرائیل ڕایگەیاند ئەو بردومانەی کە پێنجشەممەی ڕابردوو هێزەکانیان لە نزیک شاری سەنعای پایتەختی یەمەن ئەنجامیان داوە ژێرقانی سەربازی کردوتە ئامانج کە فەرماندە باڵاکانی سەربازی و وەزیرەکانی حکوومەتی ئەنساڕۆڵای تێدا کۆبوونەتەوە. ئەدراعی ئاماژەی بۆش کردووە کە ئەوانی کە کراونەتە ئامانج ڕاستەوخۆ بەشدار بوون لە بەڕێوەبردن و ئاراستەکردنی ئۆپەراسیۆنەکان دژی دەوڵەتی ئیسرائیل. باسی لەوەش کردووە کە گروپی ئەنساڕۆڵا تۆمەتبارە بۆی کە بە شێوەیەکی سیستەماتیک شێرخانی مەدەنی وەک بەرگێک بۆ چالاکیەکانیان دەقرۆزێتەوە بە ئاماژەدان بەو خەمڵاندنانەی کە نزیک 1 ملیار و 500 ملیۆن دۆلار بۆ ئۆپەراسیۆنەکانی چەک و دارایی لەسەر حیسابی دانیشتوانی مەدەنی بەکاردەهێنرێت. هەروەها دەشڵێت ئەو گروپە نەکارهێرش بۆ سەر ئیسرائیل بەڵکو پلان لە ناوچەی دەریای سوور بە ئامانجی تێکدانی هێڵەکانی کەشتیوانی نێودەوڵەتی و تێکدانی سەقامگیری ئازادی کەشتیوانی دادەڕێژن. دوای بوومەلەرزەکەی پارێزگای کۆناری ئەفغانستان کە هاتیایدا 1400 کەس گیانیان لەدەستا بزوتنەوەی شەمەی مۆر ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و ئاماژەی بۆ کردووە کە سیاسەتی دژەژنی تاڵیبان دەرەنجامەکانی بوومەلەرزەکەی سەختتر کردووە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە کە خەڵک نەک هەر بەهۆی خراپی ژێرخانی ماڵەکانیان بەڵکو بەهۆی سیاسەتە سەرکوتکەرەکانی تاڵیبانیش کە دژی ژنان و دژی ژیانی خۆیان لەدەست داوە. بزوتنەوەکە ئاماژەی بۆ داوە کە بەهۆی نەبوونی پزیشکی ژنەوە چارەسەری بۆ ژنانی بریندار ناکرێت و جەختیشی هەروەها دەشڵێت پزیشکانی پیاویش بەهۆی بربەستە کۆلتوریەکانەوە ناتوانن ژنانی بریندار چارەسەر بکەن. بزوتنەوەکە جەختی لەوەش کردوێتەوە کە بێمافکردنی ژنان لە خوێندن و کارکردن لە کارتی تەندروستیدا دەرەنجامێکی کوشەندەی هەیە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا ئاماژە بۆش کراوە کە ژنانی دووگیان بەهۆی بێبەشبوون لە خزمەتگوزاریە تەندروستیەکان ژیانیان لەدەست دەدەن و ئەو منداڵانەی کە دەکرا بە ڕێگەی پزیشکی ئاساییەوە ڕزگاریان بێت پێش لە دایک بوون دەمرن. هەروەها بزوتنەوەی شەمەی مۆر ڕێشی گاندووە بوومەلەرزەکە ماڵەکانی وێران کرد بەڵام سیاسەت و ئەقڵەتی تالیبان هیواکانیشی لە ناوبرد. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا بەرامبەر بە بێدەنگی کۆمەڵگەی نێونەتەوەی ناڕزایەتی نیشاندراوە و ڕاشێنگان بێدەنگی هاوبەشیە لە تاوان و ژن و منداڵانی ئەفغانستان چیتر ناتوانن ئەو بێدەنگیە قبول بکەن. کۆشکی سپی ڕایگەیاند دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بڕیاری داوە ناوی وەزارەتی بەرگری بگۆڕێت بۆ وەزارەتی جەنگ و شەوی ڕابردووش فەرمانی بەجێبەجێکردنی کردووە. کۆشکی سپی ئەوەشی ئاشکرا کردو کە ترامپ دەیەوێت لەم ڕێگەیەوە ڕۆڵی وەزارەتی بەرگری وڵاتەکەی بەرامبەر بە سەرجەم وڵاتانی جیهان بگۆڕێت. هەروەها دەربارەی خواستی ترامپ بۆ گۆڕینی ناوەکە کۆشکی سپی ئەو پاساوی هێناوەتەوە کە پێی وایە ئەم وەزارەتە دەبێت ناوێکی هەبێت کە ڕنگدانەوەی هێز و توانای بێ هاوتای خۆی بێت بۆ پاراستنی بەرژەوەندە نیشتیمانیەکان و جەختیشی کردوێتەوە کە ئەمریکا خاوەنی گەورەترین هێزی سەربازیە لە جیهاندا. بە پێی بەڵگەنامەیەکی فەرمی ترامپ فەرمانی جێبەجێکردن واژۆ دەکات کە ڕێگە بە بەکارهێنانی وەزارەتی بەرگری وەک ناوی لاوەکی بۆ وەزارەتەکە دەدات بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ناوە فەرمیەکەی پێشتر بە یاسا دیاری کراوە. بەڵگەنامەکە ڕوونیشی کردوێتەوە ناوە نوێەکەی وەزارەتی بەرگری ئەمریکا پەیامێکی بەهێزتری ئامادەی و ئیرادا دەگەیەنێت. بەرپرسێکی باڵای یەکێتی ئەوروپا هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە بە جێنۆساید وەسف دەکات و دەڵێت دەبوایە ئەوروپیەکان بتوانن ئەو جەنگە ڕابگرن. تێرێسا ڕیبێریا جێگری سەرۆکی کۆمسیۆنی یەکێتی ئەوروپا لە وتارێکدا لە پاریس ڕایگەیاند جێنۆسایدی غەزە شکستهێنانی ئەوروپای لە هەنگاونان و قسەکردن بە یەکدەنگ ئاشکرا کرد. دەشڵێت بەداخەوە بەرپرسانی باڵای ئەوروپا تاکو ئێستا خۆیان بە جێنۆساید ناوبردنی جەنگی غەزە بە دوورگرتووە و هەروەها وتەبێژێکی یەکێتی ئەوروپاش ڕاشیگەیاند ئەوان بابەتەکان بۆ دادگا جێهێشتووە تاوەکو یەک لای بکاتەوە کە ئایا جێنۆسایدە یان نا. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن. هەر شاد بن.